ئەوە کێرە هاتیتەوە؟ وڵی ژنەکە ئیشم دەست نەکەوت بەخوا سیارەیەکەوە سێ پەنجا خۆی پێ هەڵەواسێ و دوو کرێکایی لەگەڵ خۆیان بە کە نەبێت چی بکەم. ئێستا چی بکەین ئێمە؟ وڵی ژنەکە نازام چاوەڕێ ڕەحمەتی خوین بەخوا ئەو مایانی کرێکارانە ببینیت ئەم هەموو گەنجە جوانە تایەتی بەخوا خەریجی کولیە ڕاوەساوە یەکێک بێبیوە بۆ کرێکاری نییە کە نەبێت چی بکەین. ئەیدە هەوڵ بەیشێکی تر بدۆزەرەوە. ئەرێ ژنەکە ئیش کوا ئیش نییە گەر هەبێ بۆ نایکەم ئیش نییە ئیش. ئەرێ بۆ نییە؟ ئێستا لە فەیسبووک هادیم خۆت تەمەڵ و تەوەزەلی کۆمپانیایە کە داوای کرێکارەکە. ئەدی کوادی پیشانم بە؟ قەسنم کردووە ڕا بزانمەی دۆستمەوە. ئەوەتە ئەوەتە کۆمپانیای عوسمان بەگ؟ ئەوە چییە؟ چییە؟ ئەوە ڕەفیقی مناڵیمە. خوا بەڕاستە؟ عوسمان بەگیی وەڵی پێمانەوە عوسە گێژ. ئۆرەخوا بە زیابێ ئۆخەیش من خات باڵمەکە عوسە گۆرەکە ئەمەەی پێخۆش بوو. عوسەوان لێ هاتوو کۆمپانیا دانێ وەڵاتم بۆ لای. باشە دەزووکە هەستە بڕۆ بۆ لای داوای پارەی لێ بکە بڵێ ژنەکەم سکی حەومانگە و بە حەومانگی مناڵی ئەبێ. ژنەکە ئەزانم هەشتمان بۆ بە حەومانگی هەشت مناڵ ئاخر بە حەومانگی ئیشەڵامیان بەشک و نۆکە تەواوکە. ئاخر ئازارم هەیە ئازارم هەیە. بیر خۆتی بەرە احتیمالم نۆکاوە خواردبێ. دە تۆ هەستە بەشکم شتێ پارە و باتێ دە هەستە. وەرە ئەچم بۆ لای دە تۆ بەس با بمبینێت وەڵی لە خۆشی هەشتێ دەبێ. ئەی لە عوسە گێژ با بڕۆم. دوعا بۆکەم هەتاییتەوە خوایە دەی خوا دڵی نەرم کەی شتێ پارەی باتێ خوایە. هەک پێ بگەی عوسە ئەمە و بەچی؟ باتم تەزە پێ ڕابێنم عوسە گەمژە وەڵڵا. بۆسە باش کاکە. بۆ چۆ کاکە؟ ئەچم بۆ لای عوسە. عوسە کێیە؟ مدیرێم کۆمپانیایە. کاشی من هیچ نەوێ بەڕێزەوە باسیکە ئەو بەڕێز کاک عوسمان بەگ. لای تۆ بەگە لای من تەڕەماشیش نییە با بەوە ڕەفیقی مناڵیمە بچم بە شەق بێنمە دەرەوە. هێواش بە قوربانە بم هێواش منیش عوسە کاکە هێواش براکەم هێواش کۆبوونەوەیە. جەنابی وەزیر سڵاوڕێزێکی زۆر تایبەتی هەبوو بۆ بەڕێزت. منیش ڕێزم هەیە بۆ جەنابی وەزیر. زۆر داوای لێبوردنی کرد ئەبوایە خۆی بەهاتایەتە خزمەتی جەنابەت بەڵام لەبەرەوەی شاندێکی کۆری هاتبوون نەیتوانیە التزامە بکە و من بە نوێنەرایەتی ئەوەن هاتم و تێمە هاتمەتە خزمەتی جەنابەت. بەخێر بێن منیش ڕێز و سڵاوم هەیە بۆ جەنابی وەزیر. بەناوی ئەویشەوە سپاس دەکەین ئەوە و تەندەرێک کە پێشکەشت کردبوو بۆ جەنابەت دەرچووە بە خۆشحاڵیەوە. جەنابی وەزیر هەوڵێکی زۆری دا کە ئەو تەندەرە بۆ بەڕێستان دەرچێت لەبەرەوەی کارەکانتان جێ شانازی حکوومەت شانازی بە ئەنجامداری کارەکانتانەوە کە پرۆژەکانتان جوانن بۆیە هەوڵێکی زۆریدا کە پرۆژەکە بۆ جەنابتان بێت. ڕێزم هەیە بۆ جەنابی وەزیر. سپاس بۆ بەڕێزت ئێمە کاتمان کەم لەبەردەستایە پرۆژەکەم هێناوە بەڵکو جەنابەت واژۆی لەسەر بکەیت. کاکە ئاخرێ بچمە لای کە جاوی بەسەر ئەو دوشامتە تو زانانی دانیشتدارێ و کوبنەوەی هەیە ئەدنیا بۆ من زۆر ئاسانە یەک ڕقم پێنج دەستیشی بیانم دام تەلەفۆنێکی بۆ بکەم بەس تۆ تەحموڵ کە ئێستا خۆمبان یەکەم کۆرە ئاچەم بۆ لای کاکە وەرە بۆچ خۆمەچم ڕەفیقی مناڵیمە مامە جاوی بەسەر ئەو دوو چاوم تۆ دانیشە ئێستا چم پێڵێم دەبڕ پێی بڵێ بۆچ منەڵم ڕەفیقی مناڵیمە بە قوربانی ئەو چاوم دە تۆ دانیشە منیش بەنام نامڕاو مەکە کاکە ئێستا چم پێڵم یەمەوە خێرانەی دو خۆمەکەم بەشوو دە باشە ئەلوە دانیشە باش. هاڕۆڵە پێم نەوتی من لە کۆبوونەوەم کەس نێت. قوربانجان زەلامیشی لێ لە دەرەوە بەیە کەس ناگیرێ وەڵڵی مێشکم تاقی بەدەستیەوە ئەڵێ هەرە چمە ژوورەوە بیکە دەرەوە دوای کۆبوونەوە کاعی بینم. قوربانجان بەکەڵکیەوە نابیتەمە دەرەوە زۆر خەتەرە خەتەر بۆ شێتە کۆرە قوربان شێت نییە وەڵڵاوی بەدەمی هاتووی نایتە دەرەوە. ئەی ناتوانی زمانی ببڕی؟ کۆرە بە چی زمانی ببڕم بە من ناگیرێ. بەڵێ عوسە قەشمار ئەوە چی لێ پرزگا؟ قوربان هەر خۆمی لێنیم برزگا. هەلو ئەوە چیڵێ نامناسی وا هاتمە ژوورەوە ئەڵێ وا هاتە بڕاکە بیگرە. هاتمە ژوورەوە بۆچم بۆ لای باڵێک کاکە بۆ کوێ؟ عوسە ئەمە کێیە؟ قوربان وەڵڵا نایناسم خۆی کرد بە ژوورە. ئەوە چی عوسە نامناسیتەوە؟ ناوەڵڵا تۆ چی؟ حەمەقایرم عوسە کام حەمەقایەت؟ قالە قوڕاوی ئەها کاکە تۆ لە پرزگە چاوەڕێ من بە من یەک تەوقیعەیە و دوایی تۆ بینم. ئەمە چیە عوسە گەمژە
توقيع عيشەکەی کوی خۆت و ناوی خۆتت نازانی جەماعەت بە شەرەف و ناموسم بە مناڵی شەقم تێ هەڵاوە دوو سوورە عیبەت میزم پێ فڕێەوە قوربان دیارە وەزعەکە لەبار نییە جاکاڵەگەرین بۆ کاتێکی تر دێنەوە ئینشاءالله ڕۆڵە ئەمە چیە بۆ نایبیتە دەرەوە بە پاڵ قوربانجان بە تۆ ناچێت دەرەوە ئەسا بە من یعنی منەکەنە دەرەوە ئاخر تووڕەم مەکەن بە شەق لە سکرتێرەکە و پیاوێم هەتا عوسە گەمژە کاکە ئیشەکە شەقی تێکۆت باەمە بڕۆین بەسەری خۆم ناڕۆن بە چای خۆتان ناڕۆن هەتا یادەوەریەک هێنەی گێڕمەوە ئەم عوسە گەمژەیە نییە کە لە مەکتەب بەرەبووین لە سەرەتایی لەبە مناڵ بووین پرتەقاڵیەت زیماڵ ئاوێ سەوز بوو بە تۆکەڵکەوەی خۆی وەرە ئەفەرین جۆرەکە نەبی حاڵە بێ ئەوە هەتی و بەچی پێکەنی ها لە باتی بە شەقبی بەی پێکەنی داوەشەی کاقاجیان زۆر مەمنون تەبم چۆ دەرەوە دوای میوانەکان یەکە بینین بە ساقەو بوو ناڕۆم ئەر وڵا یادەوەریکەم یادەوەریم هاتە خەیاڵ پاسکی لەکە شەق ئەزای کەماڵێ جەماعەت پاسکی لەکە مە بوو ڕۆژانە ئەمە بەکرێ بە 5 فلس مناڵ بینەوە کاتە ڕۆژێکیان عوسە ها بۆ پاسکی لەکە سێکەم هەر نەهاتەوە خوا عوسە لەکوێ بینی مڵ عوسە کوا پاسکی لەکە ئەڵێ وەڵا لێیان دزیم ئیتر لەوە نامە ناعوسە گەمژە بەخوا خۆشە بەخوا ئەم عوسەیەک خۆشە تۆ داناوەشەی داناڕزەی بڕۆ تەلەفۆن کە با پۆلیس بێ بیبا بە شەق پۆلیس من بەرە بە شەق وەڵا هەموو جێیشی مارێزی ئەمریکا بێ ناچمە دەرەوە هەتا ئەو یادەوەرە نەگەڕ جەماعەت گوێ بگرن ئەمەیان زۆر خۆشە بەس وا جوان گوێم لێ بگرن ئێمە بڕۆین باشە نە دانیشە هەتاوە نەگێرمە و کەس ناڕوە مۆزوعی کەرەکەیە زۆر خۆشە ئەم عوسە فشەکەرە حەزی لە سواری کرد بوو ئەو کاتە مناڵ بووین سەرەتایی بوون ها عوسە کەرێکمان بووێنە تۆزێ زل بوو بە حەجم یعنی دوو ڕوو جەنابێ ڕووی دەم لە جەنابن نەبێ بەخوا بە حەجم لەم گەورەتر وا بوو هێنامان کەرەکە کاکە کەرە سەر ناکەوێ بەرزمان کردەوە کەرە بۆ جووتێکی نەهاویشت هاویشت یای لە ئەلم پشتیم لە بزانم توخوا برینەکە پێماوە هذا وەقتی نییە ئیشەکە گەشتە کرد با بڕۆین ئەزایسی دەتۆ نەڕۆشتە عوسە بەڕیان کرد ئای عوسە ئاخر عوسە ئەمە بەچی هاتۆ مێشی لە دەمی خۆت دەرناکەر عوسە وەرە دەوەرە با دوو قسەی قۆڕ بکەین عوسە دەوەرە ئای لە عوسە خایر تۆ بۆ لە من کتا ڕۆڵە تۆ بڕە دەرەوە لە ئیستیعلاماتەکە دانیشە هەچ کەسی هات بڕێ میوانی هەیە باشە کاکە هیچ ناخۆی بۆ وێنم ناخۆم زانی چی تو ئەمڕۆ زەرەری دنیا لە مننا هی مادیش و معنەویش یعنی چۆن معنەویەکە ئەوەیە لەبەر چاوی ئەو عەشاماتا منشکان مادیەکەش ئەوەیە زەرەری 1 ملیۆن دۆلارێ لە مننا ئەزانی ملیۆنێ دۆلار چەنە جا بۆ من بە عێراقی ئەزانم بە بژێرم نەخوازەڵە بە دۆلار نەوەڵڵە نازانم قایر گیان 1 ملیۆن تێمێ و خۆ حافیزێ بێ یعنی دەرمەکەیت ئاوا یادەوەری بۆ گێڕەوە منم زانی باوەشم پیاکەی ماچمەکە ئێستا یادەوەرەکان ئەگۆڕیتەوە بە ملیۆنی دۆلار قایر گیان واز لە یادەوەری بێنە ئەوەج لە بەرتاڵی عەلە شیشی 2 ملیۆن تێمێ و بڕۆ خۆ حافیزێ بێ حەیف گوێم لە چییە بێت یادەوەری آخر کەی مەزە نەکراوە بە 2 ملیۆن ئەی هاوار کاکە 3 ملیۆن تێمێ و خۆ حافیزێ بێ باشە من ئاگام لە خۆمە یعنی یادەوەرەکانە بە 3 ملیۆن ئەسڕیتەوانێ ها نازانم ئەمە چییە بیستم من ئەرە تۆ بە شەری آخر نەمبینی و زەلام یادەوەری خۆی بفرۆشێ بە پارە شتی وا چۆنە بێ خوای نازانم خەریکە تێگەتم ئەرە تۆ ئینسانی تۆ بە شەری یادەوەری کەی فرۆشراوە نازانم من شتیان لە تۆ نەبینیوە حەیف من ڕەفیقی تۆم حەیف تۆم ناسی لەم دەقیقەیەوە نامناسیت لەم دەقیقەیە نەڵێ ڕەفیقەکەم هەبوو نەڵێ ها 3 ملیۆن یادەوەری خەریکە شوێ دەبم یادەوەری فرۆشراوە 3 ملیۆن والله حەیف ئەو پیاوە جوانم شکان وام زانی بۆ پارە هاتووە بەڵام کەچی هاتبوو بۆ لام یادەوەری مناڵیم بۆ بجێڕێتەوە ئەوسە بە خۆتا بچۆرەوە پارە هەموو شتێ نییە هاتیتەوە قایر وەزعت چۆنە هیچ باش نی مازارم زۆرە ڕسە گێژم بینی
بەخوا یادەوەری وان بۆ گێڕاوەتەوە لەسەر گازی بەش پێەکەنی کوڕە یادەوەری چی تۆ پارە و هێنا؟ پارەی چینە وڵات داوای پارەی چۆن لێکەم من ئەی بوو تای وایە وەزعیش نەکەم وەڵڵا وتی وەرە با 3 ملیۆنە بەی مەوتم وەری ناگرم چی؟ وتی 3 ملیۆنە دەیمێ بڕۆ ڕاکە بڕۆ بێنە بڕۆ ئەستا بۆ گوێ بڕۆم من وی یازارم زۆرە باشە بڕۆ تەکسیە بێنە ئەرێژنەکە من ئەڵێم دینارێکم پێنە تەکسی بەچی بێنم مناڵە گابرێ دە باشە حەمدی مامان بانکە ئەرێژنەکە تۆ کوردێزانی حەمدی مامان بانکەم ئەی پارەی ناوێ من لە کوێم بوو عوسمان پارەکە بێنە کە یاویتە تێمە ئێستا نازانم من چی بکەم بڕۆ لە عوسمان پارە بێنە دەبڕۆ ئاخ عوسە گێژ دەبڕۆ کوڕە تۆ گێژی ئەکە حەمەقەر گیان یەخوا بەخێر بێسەر ئەو دوو چاوم ئەوە تۆ لەکوێی کورە بەت سیارە کورە بەقیە کورە بەت کۆپتەرمەوە بەدواتان نەگەڕێم تۆ لەکوێی کاکە بەدوای من ها هەڵە بەدوای تۆیە ئێمەش هاتووم بەلای کا عوسمان خوا بەڕاستە وەرە یەخوا بەخێر بێسەر ئەو دوو چاوم بروسک بروسک نێڵی کاقار بڕوا ئەوە هات بە خوارەوە ئەوت دەبڕ دەباش خوا بەخێرێتی سەر ئەو چاوم سراحەتم کردوان خەرجان خەرجان چۆنی بەخێری چاوەکەم کورە من ژێر عەرز بۆ تۆ گەڕێم قایل وەڵی هاتووم یەک داوای لێبوردنە لێ بکەم کورە بورایی منە و کوڕم نردووە کامێرە دنیا بە دواتە بگەڕێ کەچی تۆ بە پێی خۆ هاتووی ئەوە بە چ دیتە ئای چۆن ئەی باشە وەڵی منیش هاتووم ئەوڕۆ کورە تۆ خەجاڵەتم ئەگەر ئیشکالێکم بۆ دروست کردبییت هیچ خەجاڵت نی تۆ برای بنی تۆ ئەو بیرەوەریانە و هێناوە تۆ هۆش من ئێستا هۆشم هاتووە قوربانم جا بۆ مۆزوعێک هاتووم مۆزوعی پارە نا پارە چڵکی دەستە پارە هیچ نییە قارجیان ئەزانم بەڵام شتێک لێ لە دڵمامێ پێ بڵێم هیچ نییە ئەزانی چۆنە من ئەمڕۆ هەر لەگەڵ تۆیان قارجیان من خۆشحاڵم بەڵام شتێکی پەلە هەیە هیچ نییە ئەزانی چۆنە بەساقەمە چین لە شوێنە شتێکی خۆشە خۆین و بیرەوەریەکانی یەکتریە ژێڕینەوە من باسی بیرەوەری ناکەم ئەڵێم پارە دە تۆ با بڕۆین وەختی پارەێ با بڕۆین بە قوربان بڕۆ ئۆی وای توخوا مردم حەما وەرە ڕۆڵە بەلای دایکتەوە بڕۆ حەمدی مامامان کە بڕۆ دەلای بە موبایلە بەدەستەوە خەریکیە بیانی دەبڕۆ وەختی یارینە دەبڕۆ ڕاکە حەمدی بانکە ئۆی هە پیاوەش بۆ نەهاتەوە ئەرێ کاقەرەوە من سێ قاوم خوارێشە تۆ چایەکە نەخوار بۆ ئەزانین چۆن خۆی بابەتێکی حەزەکەم بەجددی لەگەڵ تا بیکەمەوە مۆزوعی پارە چڵکی دەستە سەلام عەلیکم حەمدی خان بەخێر بیایی خوا چاکە بۆ بکە ڕۆڵی گیانەوە چیتە؟ ئازارم زۆرە وەرە فریام کەوە بەخوا ڕۆڵی گیان ئەوە نەپش بە من بەبەستە بەخوا حکوومەت هەموو شتێکی لە ئێمە قەدەغە کردووە چی لە حکومەت کە من وە ئامرم بەخوا چی بکەم ڕۆڵی گیان تەندروستی تەعاودیان پێپڕکردینەوە توانێ ئەگەر هەر شتێ بکەم بەخوا ڕێک ئەم گرن ئەچی بکەم ئەزانی چی چارەسەری تۆ هەر ئەوەیە ڕێک بچی بۆ نەخۆشخانە ئەنجا پارە ئەبێ ئیهمال کرێت اونجا تۆ خوبیتە برادەرەکان و عەزیزەکان و خۆشەویستەکان و یادەوەریە کۆنەکان لە یاد نەکەی خۆوای ڕەپاقە زۆز و جوارڕێ قسەکەی چەنابدە بەڵام جاری وهەیە پارە تۆ وات لە پارە بێنە باباسێ لە یادەوەریە کۆنەکان کەین قایرگیان بیری هەنارێت زی بیری هێلکە و لە ئاوایانە هێشت بوو جووچکی تیا بۆ چۆ کردە ناو ڕۆنەوە خوار باوکە ڕۆ ناشەیم پێیەکەنی لە تۆ واز لە مۆزوع باسی یادگاری بۆ ناکەم ڕۆ حەچاوەکەم من ئەڵێم کە پارە جاری واتە تۆ واز لەوە بێنە قارجان من کابرایەکەم بە بۆ عیدم بەیانی سەفەرم هەیە یەک مانگی ترە و بینمەوە ئیشەڵڵا باوکە ڕۆمانێکی هیچی منی زۆ پەلەمە ویستم پێ و بڵم کە پارە هیچ ئەزانی چۆنە من دوای سەفەرەکە کە هاتمەوە هەرچی برادر و خۆشەویستانە کوێیەکەمەوە ئەچینە باخەکەی خۆمان دانیشین بەس بیرەوەری باسەکەین کا عوسمانجان ئەچینە باخەکە بەڵام ئاخرش من ویستم پێت بڵێم هیچ پێ مەڵێ و هەستە و با بڕێین دەستە دێ هەستە باوکم بە حیسیەتم هەرچی یادەوەریەکانم هەیە ئێستا لەم کاتەیە ئەیەم بە 10,000 دینار وەرە کاکەسە با بڕێن هەستا باش هەستە چی و کرد ڕەنگە دەی فەرموو
قوربانە بم چاوەکەمی عەزەتی کێشە ئینشاڵڵا دوای یەک مانگی تر من ساڵی پێکەم یا سەرێکم لێ بە باشە کا عوسمان گیان مەوزوعێک هەیە پێ کە هاتمەوە هەموو شتێکە تێگەینە باشە بە قوربان دێخوا هات قۆڵ لەگەڵ وەرە بۆ چووە وەرە دەرەوە ئەم ڕۆژنەکەتم بردو بۆ قسەخانەوە مریشکا و لە کوێ بووی 2 ملیۆن دیناری تێچوە خێرا وەردەرەوە 2 ملیۆن دیتە ئەینا بە چەپمە کا عوسمان وەرە بۆ چووە وەرە عوسمان